یەکێتی نیشتیمانی کوردستان داوا دەکات یاسای هەڵبژاردنەکان هەموار بکرێتەوە تاکو پێكهاتەكان بە ئازادانە نوێنەرەکانی خۆیان بە دەنگی خۆیان هەڵبژێرن. ئەتوانم بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو حزبەیە کە زۆرترین گرنگی و احتیمامەدا بە پێكهاتەكان پێكهاتە جیاوازەکان لە ڕووی نەتەوە و لە ڕووی ئاینەوە. نوێنەرەکەیان ئەوەی کە لە پەرلەمانە جگە لە ژێر دەسەڵاتی حزبێکی سیاسیە هیچی تر ئاگای لە پێكهاتەکەی خۆی نییە و نەیتوانیوە تەمسیلێکی ڕاستەقینەیان بکە و ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان داواکارین ئەم یاسایە هەموار بکرێتەوە و نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەبێ و هەمیشە حزور و تەواجودی هەبێ. لای خۆیەوە چالاکوانێکی سیاسیش ئاماژە بوو ئەوە دەکات پێویستە پێكهاتەكان بە یەک بازنە بەشداری لە هەڵبژاردننی پەرلەمان بکەن تاکو نوێنەرەکان یان نوێنەرەی ڕاستەقینەی نەتەوە و ئاین و ئاینزاکانی خۆیان بێت نەک لە لایەنی ترەوە بجۆڵێندرێن. بە شێوەیەک ئەم قانونە دەستکاری بکرێت یاخود هەموار بکرێتەوە ئەم کەمەنەتەوەتیانەش بتوانن دەلالەت یاخود نوێنەری خۆیان هەڵبژێرن یاخود ئەم عەدەدیان چەند هەزار کەسێکە یاخود چەند کەسێکن بتوانن کۆمەڵێک کەس ناوخۆیانە هەڵبژێرن. یەکێتی نیشتیمانی کوردستان تەشید دەکاتەوە پێكهاتەكان مافی خۆیانە نوێنەرایەتی خۆیان هەبێت لە ئەنجومەنە هەڵبژێردراوەکان چ لە ئەنجومەنی پارێزگاکان و چ لە پەرلەمانی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستانیش پارێزەر و پشتیوانی گەورەی ئەو مافە ڕەوایەیە. خەبات نەجمەدین گەلی کوردستان کەرکووک.